بۆیە ئێمە میوانداری شارەزایەکی بازاڕە داراییەکانمان کردو بەڕێز بارزان داودە لە ستۆدیۆ میوانی کاک بارزان بەخێر بێم کاتت باش سڵاو لێبێ سڵاو بۆ بینێرانی خۆشەویست زۆر کاتت زۆر سپاس جام ئێمە بۆیە تۆمانبان کردو بووی ئەو هەموو پرسیاری کە ئێستا خەڵک هەیەی هەر ئێمە ومانانە بینێ زەرەنگەران بینە بیکڕمیان بیفرۆشم بۆیە کە تۆ بۆیان ڕوونکەیتەوە بەڵام با ئەمە لەوە دەست پێ بکەم بڕیارەکانی ئەم جاری بانکی ناوەندی جیاواز دەبێت چۆنە بێت پێ وایە کە گۆڕانکاری دروست بکە پێشبینەکان بۆ شێوەنە کە ڕێژەی سووی بانکی دادەبەزێنرە ینی هەم لە وێبسایتەکان هەم بەپێی دیتاکانەوە ڕێژەی سووی بانکی ئیزباریان دەبێت دابەزێ و کاتێکیش کە ڕێژەی سووی بانکی دادەبەزێ هەموو کە چاوەڕوانی وی دەکات کە نرخی زێر و نرخی پشکی کۆمپانیەکان بەرز بێتەوە بەڵام ئێستاکانێ کەمێک جیاوازە جیاوازەکەی لەبەرەوەیە کە ئەگەر بێنێ سپینێ ڕۆژی چوارشەممە ڕێژەی سووی بانکی کەم بکاتەوە بە 0.25 کەم کاتەوە دەتوانین چاوەڕوانی کەمێک بەرزبوونەوەی نرخی زێر بکەین بەو شێوەیە کە چاوەڕوانی لێ دەکردرێت لە بازارەدا بەڕاستی بەڵام چاوەڕوانی وێ لێ دەکردرێت کەمێک نرخی زێڕی بەرز بێتەوە بەو شێوەیە کە باز دەکردرێ نییە بۆچی لەبەرەوەی کە کۆتایی ساڵە شێوەیەکی کەم بەرزە بێتەوە لەبەرەوەی کە کۆتایی ساڵە لەبەرەوەی کە قسەکانی دوای ئەوەی کە ڕێژەی سووی بانکی بەزێنرای لەلایەن جیرۆن پایۆڵەوە زۆر کاریگەری زیاترە لە ڕێژەی سووی بانکیکە کەم بکرێتەوە یا زیاد بکرێت یا تەنانەت دەستیشی لێ نەدرێت لەبەرچی لەبەرەوەی کە ئەو دیدگاهی دەدا بە بازرگانان کە بۆ ساڵی داهاتوو ئایا چەند پلەی دیکە دەتوانین ڕێژەی سووی بانکی کەم کاتەوە لەبەرەوەی بازاڕەکان دوای قسەکانی جیرۆن پایۆڵ زۆرترین کاریگەریان دەبێت چونکە ئەو پێشبینیەکە بۆ ساڵی ئایندا باشە لە ئێستا خەڵکێکی زۆر چاوەڕێی ئەوەیە ینی یەک میوانەکە قسێکی سەرنجڕاکێشی کرد بوو کاتێکە زێر بەرزە بێتەوە خەڵک سەرکاتە کڕینی بەڵام لە ئێستا کە نرخەکەی نزمە بۆچی بازار کزە بێ ئەم سڕە چییە لە بەرزبوون و نزمبوونەوەی زێڕە دەڕاستیدا هەموو بازارەکان بەرزی و نزمی خۆیان هەیە ئەو بابەتە دەگەڕێتەوە سەر دەروونناسی مرۆڤەکان کە بەداخەوە هەمومان ڕفتارێکمان هەیە کە پێی دەڵێن ڕفتاری ئەوەی کە هەرکەس زۆرترین کات ئەم وشەکەم فارسی پێم خۆشە بەکاری بێنم لە بەرەوەی دەمە بیکەمە کوردی کاتێک کە زۆرترین بینێرمان دەبێت یا زۆرترین هەستێک یا زۆرترین بابەتێک دەبێت هەموو کەس وە دەزانێ وە دواکەوتەوە و ئەو هەستی فۆمۆیەیە کە وا لە خەڵکی دەکا کە لە بەرزترین نرخەکانیش زێڕی بکڕن ئەو زێڕە هەر ئەو زێڕی چەند مانگ لەوەی پێشە کە ئەو لەو نرخانە بوو و خەڵک زۆرترین ڕۆی کردبوو دێ هێز بکرەوە ئێستاکانە چون لەو نرخانەوە کەمێک دابەزەوە ترسێکی یاشتەنی دڵێ خەڵکانێک کە هەز دەکەن کە زێر بۆ ماوەیەکی زۆر ڕوو بەداوەزینە ڕاستەکەی تان بوێ بازار هەمیشە یا بەرز دەبێتەوە یا دادەبەزێ بازار بەڵام ڕاستە لەم ناهاوسەنگی هەڵبەت دەبێت کەسانی پسپۆڕ و شارەزا ئەم ڕوونکردنەوەی بدان بۆ مانگێکشە لە نزیکەی 4000 بۆ 4200 جێگیر بووە لەم ئاستەیە ئەوەی کە گرنگە ئێستا کەسانی شارەزای وەکو بەڕێستان هەستیاری دۆخەکە بۆ خەڵک لای بکەنەوە چی ئەوترێت چی بە مامەڵەکاران ئەڵێ وە پێشبینی چییە بووی زۆر باشە کاتێک کە زێر نرخەکەی دابەزی کاتێک کە لە هەولێرە بۆ هەر مسقاڵی زێر 21 ئایار گەیشتە 850,000 دینار ئەمن بۆ خۆم ڕاستەوخۆ باسم کرد کە بۆ خۆم بەشێک زێرم کڕیوە هەتا لە چەندی کاناڵی دیکە باسمان کرد ڕاستەوخۆ کە ئەم دەمهوێت زێڕی بکڕم لەو نرخانە نرخەکەیم پێ گونجاوە ئێستاکانیش بازرگانێکی زیرەک ینی هیچ کاتێک گۆدووی وەی ناکەوێت کە هەموو ڕۆژە بکڕێ یا بفرۆشێت زۆربەی کاتەکان زۆربەی قازانجی بازرگانەکان دەو کاتەیدایە کە هیچ نەکەن زاروبە ینی هەندێک جار بەڕاستی نابێت هیچ بکەیت کورد قسێکی جوانی هەیە دەڵە کاتێککە گۆمێک هەیە گۆمەکە بنەکەی دیارنیە باشترەکە مەلەوانی تێدا نەکەی ئێستاکانیش ڕێک ئەو دۆخەیە دروستە هەم کۆتایی سەری ساڵە خودی بانکەکان تەسویەی دەکەن شۆنێکی باشنە بۆ کڕین بەڕاستی و هەم ئەو دیتایە گرینگە قرارە بێ دیتای ڕێژەی سووی بانکی و ئێستا بۆ مامەلەکردن باشنێ باشەگەر داتاکە بە جێگیری هەڵڕایەوە ئەو کاتە واتە ڕێژەی سووی بانکی وترا کە بە جێگیری هێڵراوەتەوە ئەو کات چی ڕوەدات طبعاً دادەبەزێ حتا دیسانیش ئاماژە بەوەی دەکەمەوە قسەکانی جیرۆن پایۆڵی زۆر گرنگترن لەو
ڕێژە سووی بانکەیە کە قرارە دەستکاری بکردێ یا دەستکاری نەکردێ چون قسەکانی نەکە بۆ ساڵی داهاتوو ئاماژەیەک دەدا بە بازرگانان کە چۆن بیر بکەنەوە سەبارەت بە بازاڕەکان و سەبارەت بە زیێر. باشە سەبارەت بە زیوی ژەمەوێ پرسیارت لێ بکەم کە ئێستا خەڵکێکی زۆر یانەوێت زیو بکڕن یان وەکو بەدی لێگەی دۆزنەوە گەر نەتوانن چونکە بەهۆی ئەو خواستە زۆرەی بووە زیو دروست بوو ئەوش نرخەکەی بەرز بوو پێ دوایە ئەم دابەزینی ڕێژەی سووی بانکی یاخود بە جێگیری هێشتنەوەی کاریگەری هەبێت لەسەر زیو بۆ ساڵی ئایندە چی بەرەو کوێی بەرێت ئێستا کانێ زێر و زیو یەکدانە جیاوازیان هەیە پێم خۆشە لێرە ئاماژەی پێ بکەم فەرموو زێر بابەتێکە کە سیف هیوین حیساب دەبێت ینی کاتێکە دەچینە نێو قەیرانی جیهانیە وڵاتێکی زلهێز وەکو ئەمریکای دەچێتە نێو قەیرانێکی دارایی زێر یەکەم پەنایە بۆ بازرگانان ینی هەموو کە سەرمایەکەی دەکاتە زێر کە تووشی زەرەر نەبێ یا پارەکەی بێبەها نەبێ یا لە ناو پشکی کۆمپانیەکان یا لە ناو کریپتۆ لە بین نەچێ لەبەرەوەی دیکەم بە زێر ئەوە لە سەرەتای مرۆڤیشدا وا بۆ زێر ڕۆڵێکی گرنگی هەبوو دەژیانی مرۆڤەکاندا جا یەکدانە بابەتەکە خەڵک ئەوەی نازانێت چونوە دەزانێت زێر هەمیشە گران دەبێ هەمیشە ڕوبەگران بووم بۆ زیویش بە هەمان شێوەیە نەخێر دەمهێ بابەتێکی باسکەم کە شاید زۆر کەس ئاماژەی پێ نەکردێ زێر زیو دەکاتی قەیرانی ئابوورەکان و دەکاتی ناخۆشیدا زیو ناتوانین چاوەڕوانی وەک زێڕی لێ بکەیت چون زیو وەکو سەیفی من چاوی لێ ناکرد کەواتە توانین بڵین دابەزێ زۆر کات هەبوو کە دابەزیوە و دەتوانێت دابەزی بەڵام چاوەڕێی بەرزبوونەوەی لێ ناکرێت لەو کاتە بەڵێ دەکاتی قەیراندا بەڵام کاتێک کە قەیران پێشنەیە کە ئەمن بەبعیدی دەزانم ینی بەو شێوازەی کە دۆناڵد ترامپ هاتێتە سەرکار هەموو ڕۆژێ شەڕی تیزاری داوێتە نێوان وڵاتێک یا شەڕی دەست پێ دەکات ئەو چاوەڕوانەیە لێ ناکەم لەبەرەوەی دەتوانین ئەگەر کێشەیەکی بۆ شێوەیە نێتە پێشە یا شەڕێکی تیزاری دەست پێ نەکە یا گرژی و ئاڵوزەیەک دروست نەبێ زیو لەگەڵ زێڕی دەتوانێت بەرز بێتەوە بەڵام ئەگەر کێشەیەکی بەو بابەتانە هەبێ وەکو شەڕ و گرژی و ئاڵۆزی و شەڕی تیزاری ئەو بابەتانە زۆر بە ئاسانی زیو دەتوانێت ئەو جێیەی کە ئێستاکانی لە نێو خەڵکیەتی لە دەستی بدە باشە ئەو شەڕێک کە ئێستا لە نێوان جیرۆم پاوڵ و دۆناڵد ترامپە هەیە پێ دوای ئەگات بکوێت و ئەگەر قوڵتر بووە چی بەسەر بانکی ناوەندی دێت و وە کاریگەریەکەی لەسەر ئابووری جیهان چۆنە بێت زۆر باشە ئەمریکا یەکێک لە وڵاتە زلهێزەکانە کە بێگومان چکۆڵەترین کێشەکانی ئەمریکای دەتوانێت کاریگەری باوێتە سەر وڵاتەکانی دیکە سەرەتا پێشەوەی کە دۆناڵد ترامپ بێتە سەرکار پێشبینی دەکردرا کە نێوان جیرۆم پاوێڵ و دۆناڵد ترامپی تێکچوونەکە بێت لەبەرەوەی کە دۆناڵد ترامپ هەمیشە پشتیوانی خۆی ڕاگەیاندۆ کە دەیهەوێت دۆڵارێکی هەرزانتر هەبێت لەبەرەوەی کە هەنارەکردنێکی زیاتر بکە بەڵام جیرۆم پاوێڵ کەسێکە کە دەیتا مێحوەر دەڕاتە پێش ینی بە پێی دەیتاکان دەڕاتە پێش و هەر ئەوە بوو کە ئەو نێوان ناخۆشەی دەنێوان دۆناڵد ترامپ و جیرۆم پاوێڵدا دروست کردو سەرۆکایەتی جیرۆم پاوێڵ بۆ ساڵی 2026 دەمانگی پێنجمدا دەتوانێت کۆتایی پێبێ و دەتوانین سەرۆکی فێدرال ڕێزێروی بگۆڕدرێ و چوار کەسمان هەیە کە دەتوانێت بێنە جێی جیرۆم پاوێڵی کە یەکیان خۆی باسی کردو کە پێم خۆشن لەو جێی بم دەمێنێتەوە سێ کەسی سەرەکی کە یەکان مستر واڵێرە کە ئەوی شەر وەکو جیرۆم پاوێڵی دەیتا مێحوەردی هەیە بڕاتە پێشە و جەنابی هەرێک لەوانەی تر پێم وابێ لایەنگری دۆناڵد ترامپن سیاسەتەکانی دۆناڵد دوو کەسیان لایەنگری دەیتا مێحوەرن یەکانیشکە لەبەر ئەوەی کە حیزبی جمهوریەکان یعنی حیزبی دۆناڵد ترامپی کەمێک دۆڵاری هەرزانتری دەوێت ئەو دیدگایان هەیە کە ئەو بەڕێزەش بەو شێوەی ئەندیشەی حیزبایەتی فکراتی حیزبایەتی بێنێتە نێو فێدرال ڕێزێروی لەبەر ئەوەی لەوانەیە بۆ ساڵی 2026 ئەو کاندیدەش لەدەست بدەین دەمێنێتەوە دوو کەس کە هەر ئەو دوو کەسەش کەسانێکن کە وەکو جیرۆم پاوێڵی دەیتا مێحوەر کەواتە هەموو ئەمانە دەریەخەن کە ئەبێ هاوڵاتیان بە گشتی جیهان چاوەڕێی ئەوە بێ ئاگاداریەوە بن کە ساڵی داهاتوو بازاڕەکان ناجێگیرە بن حتا دۆناڵد ترامپ لەسەرکار بێ بڵێ کەواتە ناجێگیری بازاڕەکان بەهۆی دۆناڵد ترامپ ئەمن شاید یەک شتی دەمهەیە یەک ئاماژە بە یەک بابەتی بکەم یەکدانە تەحلیلێکی زۆر ئەوەیە لە هیچ شوێنێکی باز نەکراوە بەڵام دیدگای شخصی خۆمە پێم خۆشە لێرە باسی کەم تا ساڵی 2028 زۆر بە ئاسانی دەتوانین چاوەڕوانی نرخی زێڕی بۆ هەر ئۆنسەی بۆ 8,000 دلاری بکەین
بابەتەکەشم دەگەڕێتەوە سەرەوەی کە دۆناڵد ترامپ هێستا نەبووتە ساڵێک کە هاتوۆتە سەرکار و بۆتە سەر کۆمەر ینی یەک ساڵەکەی تاوە تێپەڕ نەبوو دەتوانین بڵێن 3 ساڵ و چەند مانگی ماوە دەو کەمتر لە 1 ساڵی کە لە سەرکارە نرخی زێڕی لە 2673 دلاری ڕابووتە 4206 دلار و 4300 دلاریشی بینیوە لەبەرەوەی کە کەسێکە کە دۆلاری هەرزانی دەوێت کەسێکە کە زۆرتر وە دوو شەڕ دەکەوێت کەسێکە کە پێشببینی ناکردوێت ینی ئەو کاتێک کە دۆناڵد ترامپ هاتە سەرکار هیچ کەسێک پێشببینی ئەوەی نەدەکرد کە شەڕی تیزاری دەست پێ بکە بە دوو تویتان بازارەکان دەجوڵێنەوە ئەو گرژ و ئالۆزەیە کە دە بازارەکانی داوێت دواتر یەخەی زێری دەگرێتەوە چون بە پەنای بە وەکو سەیفیون چاوی لێ دەکردرێت ڕاستە زۆر باشە کەواتە ئەمە ئەتوانین بڵین لە دیدگای بەڕێستانەوە لە بۆچوونی بەڕێستانەوە هەتا و کاتی دۆناڵد ترامپ لەسەر سەرۆکایەتی بێت ناجێگیریە بینین لە بازارەدارەکان و نرخی زێر ئەبینین لە بەرزیدا سوپاس بۆ بەڕێز بارزان داوت شارەزای بازارەدارەکان لەگەڵمان بووی بەخێر هاتن زۆر سپاس.